باوەڕتانە لە وەزارەتی دارایی جاری وها بۆ دەرهێنەریان لاداوە ئەکتەر 8 ئەکتەر مانوسیوە کراوە بە 6 ئەکتەر دەڵێ زۆرە بیکە بە 6 وەزارەتی ڕۆشنبیری چەنەها بودجەی بۆ فلیم سەرف کردو هەمین لە بەخزانەکان کەوتون بەشێکی هەل لە ڕووی نایپیشانی بە شانۆکارەکانمان ئەکتەرەکانمان ڕوو لە سینەما و دراما ئەکەن بۆ ئەوەی لەوێ کرێکاریان بەرزترە. بەڕاستی گروپێکی مافیایی لەناو هونەرمەندی کولا دروست بوو لە حیزبی کوردیەی خۆن لە دەسەڵاتی کوردیەی خۆن لە وەزارەتی کوردیەی خۆن لە باوەڕ ناکەم وڵات هەبێت لە دنیای بەقەو کوردستان سیستەمی کارگەڕی هێنی خراپی ساڵێکە لەوێن میزانیەمان نەبووە ئیزابکەم لەسەر یەک فیلمی کورد واسەکە ئەوەیە تۆ بودجەیەکی احتیاطی دانراوە لەلایەن وەزارەتی دارایی بودجە احتیاطی بۆ حاڵەتی لافاو ئەوانەیە چون لەو بودجەیە هەوڵماندا عجزەکەمان حەل کە ئەمە لە بودجەی لافاو کێشەی هونەری ئەمە ڕاست نییە بینەری ئاسایی بۆ بەڕەخدەگەر لەسەر بچووکترین وردەکاری و تەفاسیلی ناو ئیشێکی یان درامایە قسە ئەکاڵێ ئەوە بۆ وایە ئەوە بۆ وایە کەچی ڕەخنەگرەکانمان ونن. بەرنامەی بەکراوەی شەوی دووشەممە کاتژمێر 8:30 لە NRT-ەوە پێشکەشتان دەکرێت.